مەیڕوخێنن شاخەکەی من داگیر مەکەن سولەیمانی گۆیژە وەزمڵ زۆر پیرۆزن ئێوەن کە قەدری نازانن کەی تێر ئەخۆن غەریبینە شارەکەمتان وا وێران کرد چیتان لێ کرد ئەو پارانەی لە نەوت و خاکدا پەیداتان کرد هەر بەڵابوون پڕ بەڵابن هەر بەڵابوون پڕ بەڵابن ئێوە گورگێکی دڕندن نابێ ئێوە هەرەوهابن بەرەڵابن هەر بەڵابوون پڕ بەڵابن هەر بەڵابوون پڕ بەڵابن هیوام ئەو ڕۆژەیەوە لێرەون بن یان نەمابن هەر نەمابن هەر نەمابن چۆن دەڕووتان بێغەدرکەن لە خەڵکێکی برسی و هەژار چۆن ئەتوانن بڵێن کوردین وشەی کوردی دێنە سەرزار هۆلا کۆبەزێن تەڵاو هەولێ کوان شەهیدانی ئەم خاکە پیسی ماکەن سولەیمانی نەوەی بابانێکی باکە دەبا بەس بێت دەست درێژی لا سروشتی کوردستانە بڕۆنە دەرگردەکان و شاخەکان لێتان بێزارە هەر بەڵابوون پڕ بەڵابن هەر بەڵابوون پڕ بەڵابن ئێوە گورگێکی دڕندن حەیفە لاژێر ئاڵامدابن بەرەڵابن هەر بەڵابوون پڕ بەڵابن هەر بەڵابوون پڕ بەڵابن هیوام ئەو ڕۆژەیەوە لێرەون بن یان نەما